ئێمە لە ماوەکانی ڕابردوودا بەردی بناغەی پرۆژەی کارگەی شەکری بیتوێنماندانە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ هاتین سەردانی ئەو حەقلەمان کرد کە داچاندنی تێدا کراوە بۆ کۆمەڵێک بنەتۆوی جۆرا و جۆر کە لە کۆمەڵێک وڵاتەوە هاوردە کراوە بۆ هەرێمی کوردستان و لێرەوە داچاندنی تێدا کراوە. طبعاً هەر لەو ناوچەیە ئێمە ئەو داچاندنەمان نەکردو بۆ ئەو بنەتۆوانە بەڵکو لە منتیقەی شارە زور و لە بەردەڕەشیش کراوە. بە خۆشحاڵیەوە لە بەرچاوی خۆتان ئیمڕۆ دەبینن کە دەرئەنجامی توێژینەوەکە بە جۆرێکە کە مای دڵخۆشیە. ئەگەر ستاندەری عالەمی بۆ دەرئەنجامی چاندنی بنەتۆی چەوەندەری شەکر لە وڵاتاندا چیلۆیەک بۆ چیلۆنی وەک بێ، ئێمڕۆ ئێمە ینی دوای ئەوەی کە ڕاستەوخۆ لە زەوی دەرمان هێناوە خستمانە سەر میزان دەبینین نزیکەی 5 چیلۆ 4 چیلۆنی و گەشەی کردووە. لە کاتێکدا بەشێک لە حەقلەکان هێشتا 100 ڕۆژ تەمەنی ماوە بۆ ئەوەی کە بگاتە ئاستی پێگەیشتنی تەواوەتی. ئەم توێژینەوەیە مای دڵخۆشیە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان، بۆ ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ ئەوەی کە دڵنیایی بدەین کە جوتیارەکانمان دەتوانن دوای ئەوەی کە کارگەکە دەست بە کاری خۆی دەکات، دەست بە داچاندنی بنەتۆوی چەوەندەر بەپێی ئەو جۆری تۆوانەی کە هاوردە کراوە و توێژینەوەی لەسەر کراوە و تۆمار دەکرێت لەلایەن وەزارەتمانەوە دەتوانن داچاندن بکەن.